ڕاستیبێکە لێرەوە تێپەڕیم جۆم لە دەنگی دەف و گۆرانی و شعر خۆمنەوە ئەو شتانم ئەوی ڕاستی بێ سرنجی ڕاکێشام و تۆم بینی وتم با بچم پرسیارێ لەو برایەم کەم بزانم ئەم بەزمە چییە ئەوەی ڕاستی بێ ئەوە چێخوا مەولووە بەڵێ هەموو ڕۆژ ناڕۆژێک خۆکاتەوە و ئەیکا بە بەزم و ڕزمی خۆی بۆ شعر خوێندنەوە بۆ گۆرانی وتن و دەب لێدان و ئاو شتانە جا باشە ئەمە بۆ چ مەبەستێک مەبەستی چی برە هەر بۆ خۆشی خۆیەتی و هیوایەتە ئەوەی دەنجی خۆش بێ و شعر باش بخوێنێتەوە هەر لە مەجلیسەکە پاداشتێکە هەر لە مەجلیسەکە پاداشتێکە وەڵڵا هەر لە مەجلیسەکە پاداشی شاشەکە چییە کاچێ برا ئەبینم داڕغە لێیاوە مستعینم چی؟ کاکەژە بڕۆ بە جەنابی شوێخا بڵێ خاڵە حەسەنی شیعر و شانامە هاتووە دەبڕۆ کاکە کاکەژە باڵێ دە تۆ لێرە دانیشە من ئەچم بۆ لای کێخە و پێی ئەڵێت بەڵێ بەڵام بەمەرجێت ئەگەر پاداشتەکەت بردەوە ئەبێ شتێکی باش بۆ مندانەی لە سەتا سەتەی بە ناخەمە نەبێ ئیشەڵا بێ بەشە ناکەم لەسە ئەمە ڕێکەوت نانە ناهومیە و ناکەم دەبەر ناهومیە و ناکەم تۆ دانیشە ئێستا نیەمەوە دەبڕۆدەی کاکە شعری وای بۆ ئەڵێم بە ناخی عەزەکەی بۆ ناخی خاڵە حەسەنی شعر و شانامە شو خاڵێ با بفەرمێ زۆر داوای لێبوردنەکەم کە پێم بڵێ قوربانجان ناپێ نەبڕیوین یاخوا بە فێر بەیستە چاوەکانە پۆش بێ قوربانجان من حەسەنی شعر و شانامەم ئەوی ڕاستی بێ منیش حەز و ئارەزوویەکی زۆرم هەیە لەم کۆڕ و مەجلیسان لەواشێ بیست بێتێکەوە ئێمە حەزمان لە شعر و گۆرانی و کۆڕ و کۆمەڵ و ئەهلی زەوەق بین کوڕینە ئەم میوانەشمان لەواچێت بەناوەکەیە حەسەنی شعر و شانامە و گۆرانی بەڕاستی لەواچێ بەتوانا بێ و لێزان بێ و زۆرزان بێت لەم کارەیە قار ئەترسم ئەم میوانە تازەیە زاڵ بێ بەسەر تا و گرەوی خۆی بەرێتەوە و ئەو بێتە خاوەنی خەڵاتەکە وەڵی قوربان لە چی و ئەرزکەم من لە دوورەوە ژۆم لەم هەڵاو و هوریا و بەزم و ڕزمە بوو جا خۆی ئەڵێ دەنگی دەهۆڵ لە دوور خۆشە ئێتر منیش وتم با بزانم ئەمە چییە ئەم دەنگ و گۆرانی وتن و دەف و شعر و ئەم بەزم و ڕزمە ئەژینە هاتنی من سوتفە بووە ئێستا تێگەیشتم بە سوتفە هاتووی لە دووری شەوە جۆ لێ بووە یعنی هیچ خۆ حازر نەکردووە بۆ ئەم بەزم و بۆ ئەم کۆڕە قوربانجان حازر و مازری ناوێ تۆ من ناناسی بێخەم بە لەو شتانە کاک حەسەن ئێستا تێگەیشتم جەنابە پێویستە بەوە لێ خۆ ئامادە بکەیت یەکسەر یەیتە کۆڕ و مەجلیسەوە و شعر و شانامەی خۆ دەخوێنیتەوە و گۆرانی ئەڵێ بەڵام کوڕینە لەگەڵ قارا وەکو کەو خوڕێشیان پێیەکەم ئەو ساکە بۆم دەرەکەوێت کامیان چاکن و کامیان خپاسالارن ئادەی قار بامش خۆی بۆ حاضرکەم دەی ماڵە بە قوڕنەشی دێ مەست بین بەجانی مەی دڵاری قەت لە یەک نەبین خەو بێداری دەی مەست بین بەجامی وەی وەی تەبیێ دڵداری قەت لە یەک نەبین لە خەو بێداری ئەو دەمە نەرزێ
کوڕینە بەڕاستی چێژێکی سەیری هەیە ئەم دەم و سەوت و هەرەکەی ئەم پیاوە قارە خۆشە نازانێەوە پێدا خۆشە جا ئێستا بازدانی کاک حەسەن کاڵێ خۆم ئامادەش نەکردووە و زۆر احتیاجێ بەلایەوە جای چیمان بۆرێ دەی باوکم قوربانجان یەکەم بەلەوە ئێستا بزانم سۆندە پێکوێ بۆ ئۆکتم و چۆن شعرێکوێ بۆ ئەڵێم و چ دەنگێک ئەڵێم بە گوێشکەتانە حازرم کاک حەسەن یعنی ئێستا ئامادەی خۆ نیشاننا بەڵێ هەستە کوڕم هەستە وەرە تەنیشی خۆمەوە نەکێ بچمە لەوە ڕەشە جار ئۆکەی قات ئەو دەفەشی بەرێ ئەوەدا ئەمەش دەفەکە ئەنجام زاین دەی چری کەوتێ بەڵێ ئەم دەفە بە من ئەم دەفەم بەرێ تۆ ئەم دەفەم بەرێ ئەم دەفەم بەرێ باوکی بوو ئێستا دەفەکە با قار لێیە و جۆمان لە دەنگە زوڵاڵەکە بێت لەوا چێت تۆ دەف و گۆرانەکە بە یەکەوە بۆ نێت یەک دای بازانم یا حەسەنجان من دەفەکە وەریان بەسەر سەر و بەسەر چاوم بەس کە ئیشارەتم بۆ کردی بەسەر داوام بۆ کردی بەڵێ بەڵێ دەست پێکەم شارەزایە کوڕم شارەزایە ئەمجا دەوەڵی یاخەو جا وەڵا برا تۆ قیامەکەوی بووکتە بەس بە گەرمی ها بەگەری یعنی دەوەڵی بەڵێ 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 بووکتە آفرین شارە زۆر بۆ خۆت و پەموو ئەرێ مەساڵەی دڵایە زوقاق و زوقاق مەساڵەی دڵایە زوقاق و زوقایەک نە تۆ فەرهاتی نە من شیرینەیە نە تۆ قەیسی والله من ليلى جاران هي جاران جاران وراوة جاران هي جاران جاران وراوة دشتك هي قرنان والله هذا شي بتاجي فرشو شيء فرشو شيء يقولها بس باشا بيغنوا زۆرمە باشا دیارە تەسیری تێکری ماوەی مەخۆر نەگیرێت کا حەسەن ئەرێ باشە بەڕاستی تۆ ئەم دەنگە زوڵاڵەی خۆتێ بۆ ئاوا قەتیس کردووە بۆ ئاوا شادوو باشە توێرە نازانی بەخوای تا حەزم نەکردو خۆم دەرکەمەوە چونکە زۆر کۆڕ و مەجلیس ناچم کاکە وایە تۆ زۆر دووسەرێ لە ئێمە بە بەڕاستی کوڕینە دەنگێکی عەجایب یعنی هەر مەجلیسەکەی گۆڕی لە سەتا سەد مەجلیسەکە گوڕ و کوێچی کەی هێناوەمانە بەڵام کوڕینە دەی ئەتێ شتێ بڵێ بیڵێ دەی قوربانجان ڕاستی بێ ئەگەر عاجز نەبیت عاجز نەبیت
تۆ بێتاقەتیش بوو بەست خوا زۆر مەنێرە بە شوێن ماها ناخۆ ئەزانم بێتاقەتی و پێوە دیار ناخۆ بەڕاستی منیش زەختە زۆر لێ ناکەم بەڵام کوڕینە ئەوە بڕیارم ما باشترین خەڵاتی بکەم هیچا حەسەن ئەخرەی ناکرێ ئەمەیان هەر نەخەڵات نابێ بڕیارە و یاومە بڕیارە یاومە کاکیشان لەبەرەوە هەر لێرەوە ئەیبەن نایەڵەن چوارپەلی بکەوێتە عەرز هەتا ئەیگەێنە ئەو شوێنەی خۆم پێم و خۆم مەبەستمە حەزەکەم خاڵەقاریش هەر خەڵات کەند خوا یعنی کاکە منوتم باشترین خەڵات و چاکترین خەڵات بۆ کامتان لە کامتان باشتر بن الحەمدولیلا ئێستا تێگەیشتین جەنابێ زۆر کارامە و شارەزای لە گۆرانی و لە شێعروانە ئەو خەڵاتان قابیلی جەناب بیبەن باوکم بیبەن